ئازیزانمان لە تۆری دۆم لەگەڵتان بەردەوام دەبین. لا چەند ڕۆژی ڕابردوودا بە بەرچاو هەموو جیهانەوە دیکتاتۆریەتی سووریا لەناوچوو. بەڵام بۆ ئێمەی کورد ئەم ڕووخانی دیکتاتۆریەتە تازە نییە. وەکو پێشتریش لە ساڵانی پێشووتردا ئێمە کورد بینیمانەکە دیکتاتۆریەتی سەدام ڕووخا و چەندین ناخۆشیمان بەسەرا هاتووە، چەندین کە زیندانی کراون و ئەشکەنجە دراون و ناخۆشیان بینیوە. ئەمڕۆ زیندانێکی سیاسیمان لەگەڵدا دەبێت کە باز لە ئەزمموی ئەو ساڵانی خۆی دەکات کە لە زیندانە بۆ باز لەوە دەکات چۆن ئەشکەنجە دراون، چۆن ئازار دراون. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە و هەروەها ئەزمموی ئەو زیندانی دەخینە ڕوو بە میوانداری محەممەد قادر کە ناسراوە بە حەمەسووری سجن لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت لە ستۆدیۆکانمان. سڵاوت لەبێت کاک محەممەد، زۆر سپاس دەکەین بۆ ئەوەی کە لەم تەورە لەگەڵمانە بووی. با لەوە دەست پێ بکەم بزانم ئایا ساڵی چەند بوو کە بەڕێزت زیندانی کرایت و چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکردیت و لەسەر چی گیرایت؟ زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆی گەورە پاداشی بەخێر و داتەوە بۆ ڕەخساندنی ئەم دەڤەرە بۆ پیشاندانی هەندێک لە مەسات و ناڕاحەتی و دەردەسەری ئەو کاتی ڕژێمی بەعسکەوە بەرامبەر بە زیندانیانی سیاسی و بەرامبەر بە خەڵکی سەڤیلیان کردووە. من لە ساڵی 1970 دوایەوە یەکە پەیوەندیم بە بزوتنەوەی ئیسلامی وەکرد. ئەو کات هاتمەوە بۆ ناوەوە و ئیتر لە ڕێی جاسوسەکانی بەعسەوە دەستگیر کرام لە ڕانیە. دوایش بەرەو سلێمانی و بەرەو ئەبوغرێبەوە چەمەوە بە کورتی بەعام لە مزگەوتی نازیەخان لە ڕانێ نوێژم دەکرد. لە کاتی نوێژدا دەوران لێدامەوەی تە بردیانم بۆ ئەمنی ڕانێ و لەوێ شەو بەرەو سلێمانی وەکو عەرزم کرد. بەڵێ زۆر باشە. ئێمە ئێستا لە سەروبەندی یەکێک لە ڕووداوە زۆر گرنگەکان داین کە ئەویش ڕوخانی دیکتاتۆریەتی سووریا بوو و بینینی ئەو سجنانە بوو کە لە سیدنایا دەرچوون و کۆمەڵە کارەساتی زۆر گەورەمان بینی وەکوی چۆن ئەڵێ خوای گەورە یومەتوب لە سەرائر، ئەویش کۆمەڵێک نهێنی هەڵایەوە کە لەو زیندانیانەیە هەبوو زۆر جی ناخۆشی بوو بۆ هەمان. ئەمە چی بیری ئەوە خستەوە کە ڕەنگە بەزانم ئەمە ڕەنگە ناڕەحەت بێ، بەڵام تا چەندێک هەستان بە هاوخەمی و هاوسۆزی کرد بۆ کەسانەی کە بند کرابوون؟ ینی بڕوە بکە جورئەتم نەکردووە بە تەواوەتی سەیری ئەو مەشهەدانە بکەم کەوا بڵاو بوونەوە لەم یەک دوو ڕۆژەدا. ینی ئەو مەئساتێکە ئێمە بینیومانە هەمان مەئساتێکە ئەو برایانە لە سووریا بینیویانە. یعنی سیرکردنی ئەم مەشهەدانە بۆ کەسێک گەلێنە واقعیدا ژیابی دووبارە برینێکی کۆنە وەکو بە مووسێکی تیش هەڵی دەیەوە و سەیری هەموو برینەکان بکەیەوە. وەڵڵاهی جورئەتم نەکردووە سەیریکە. من لێرەگە لە ڕانی گرتیانم یعنی شواردەوریان داین شواردەور بە کۆمەڵێ ضابتی خوانە نازی بێدین بە هەردوو چەپۆک لە هەردوو گوێیانمانیانە دەدا بە پێلاقا بە لێدان، یعنی بە شێوازێکی ئەوەندە دڕندانە ئەوەی گە باسی سووریان بینی لە ڕێی کەناڵەکانەوە هەر ڕێک وەکو دووبارە بوونەوەی فلیمەکەی خۆمان. ئەو خەڵکە کە بەو شێوە لاواز بوو لە نێو زینداندا، ئەو خەڵکە لەو ئەو کونە لەو ئەو زیندانە تاریکانەدا بوو، یعنی هەمان سیناریۆی کاتی خۆیەتی کە بەداخەوە ئێستا طبعاً ئێستا کەم و کورتی لە ژیانماندا گەلێک زۆرە، بەڵام هەزار ئەوەندەی کەش بێ لەوانەیە ئێمە زیندانی سیاسی ورتەیەکمان لێ نەیە، چونکە دەزانین ئەو کات چیمان دیوە و چی ناڕەحەتێکمان لەسەر ئەم ناخۆشیانەمان چۆن دیوە. یعنی ئەو تەعزیب و ئەو ناڕەحەتیانەی ئەو برایانەی کە لە زیندانەکانی سووریادا بینیویانە هەمما سیناریۆیەکە کاتی خۆی ئێمە چاومان پێکەوت بەڕاستی. بەڵێ باشە. ئەو کاتێک کە دەستگیر کران چۆن کەس بوون و چۆن ڕەوانەیان کردن بۆ ئەمنی سلێمانی؟ ساڵی 1970 کاتێ لە ڕانێ لە مزگەوتی نازیەخان گیرام، طبعاً کاکە شەهید کەیوانی پاڵەوانی زیندانەکانی ئەمنی سلێمانی، کاکە شەهید کەیوان ئەو گەنجە جوانەی کەوا تەعزیبی هەرێک گەورە لەسەر دەستی ئەو بوو ئەو درا. من کاتێک گرتیانم لێرە هەر مەشهەدەکە بەم شێوەیە، لە دواوەی لە نوێژەکەم تەواو بووم بردیان بە ناو سجنەکەوە.
هەز پرسیارێکیان لێ دەکردم وەڵام منەدانا و کاتە تەمان عمرم 16 ساڵ بوو هەز پرسیارێکیان لێ دەکردم وەڵامەکە بە دڵی ئەوە نەبوو بە مست لا چاوێ دەدەم لێرەیان دەدەم یعنی لەو تەمەنەدا بەو شێوازە بە لێدانێکی زۆر ئەگەر هیچ اعترافێکم نەکرد لە ڕانیە بردیانمە ژوورێکەوە وەکو سەرەتا باسم کرد یعنی کۆمەڵێ دەورەیان دەم ئەو بەزر لە لی دەدەم و بۆ لای هەڵدەدەم ئەم لای بۆی لای هەڵدەم واللهی وەکو چۆن تۆپێک کۆمەڵێ نەفەر یاری پێ دەکەن بە بێڕەحمانە بە بێویژدانانە یعنی لەو تەمەنەیدا یەک کراسێک سەرما بە لێدان بە پێلاقە بۆ کەس ئاخریگە هیچ اعترافم نەکرد هەڵیان گرتم و لە پێشی ساریان هاویشتم تەسەوڕکە لە پێشی سیارەی لە بخستەریان خستمە بن دژبۆلی سیارەکەی یعنی وەرگەم لەگەڵ قاچمیان قەپات کرد هەتا نزیکی دووکانە تەپڵیان بە پشتم لێ دەدا ئەو کات بردیانین بۆ ئەمنی سلێمانی لە ئەمنی لای حەسیب ساڵح بردیانینە ژوورێکی ئینفرادیەوە ژۆری ئینفرادی کە دەژۆر بوون لە نێو ژوورەکانیان کردین ئیتر 81 ڕۆژ لەو ژووری زیندانی لەو ژووری ئەمنە سوورەکەدا بووم لەو ژووری ئینفرادەکەدا ببوورە و لێرە تەبعاً کاکە شەید کێوانیان گەهێنامە بەردەست ئەم پەنجەی ئێرەی هەموو قاش بوو وەکو بە چەقۆیەک لێکە ئەم ئێسقەی دەرکەوتبوو لەژێر تەعزیبدا یعنی ئەوان بۆ دەرهێنانی معلوماتێک و بۆ وەرگرتنی معلوماتێک حسابیان نەدەکرد گە تۆ ئەحساست هەیە حسابیان نەدەکرد گە تۆ بەشەری حسابیان نەدەکرد گە تۆ هیچ وجودێکی ئینسانیەتت هەیە یعنی وەکو جەستەیەک لەبەر دەستتدا بێ حەیوانێک هاشات سەری بڕی قاشقاشێکی ئاوا هەلا وەکو واجبکردن ئەم ئێسقەی دەرکەوتبوو لە دوای لەژێر تەعزیبدا ئەنجا ئێمەشیان برد بۆەوە و تاقیق دەستی پێکرد تەمان لە ئەمنە سوولا ئەمنەکەی لای حەسیب ساڵح کە لەوێ دەژوور بوو لە ژوورەکانیان کردین لە ژوورێکی سارد و سەر یەک بەتانی تێدا یعنی مەجای هەتا سەر ئاوکردن هەتا نان خواردن هەتا خەوتن هیچ کاتێک نەبوو یعنی بە ئیرادەی خۆیان چۆنیان پێخۆش بوو چۆن کەسێک تەعزیبی نەفسی ڕۆحی جەسەدی بدەی ئەوان لێ دەکردین یعنی تەسەوڕ کە گەمنیان برد لە جێیەکیان دانام یعنی وام تەسەوڕ دەکرد گەمە حەوزێکە پڕ لە ئاو و شوشەی تێدەکەن یعنی چاوەڕێی ئەو تەعزیبەم دەکرد گەوەشتیان هەبوو لەوە پێش بەڵام ئێمە لە ژووری ئینفرادی کرد و ئیتر کەمکەمە وەزبە بۆ تاقیق بانجیان دەکردین بۆ تەعزیب و بۆ ئێعترافکردن بێجگەلەوەی کە خۆتان چەشتان یانەوە شکنجانی کە دران لەوێ چی ترتان بینی لەو کەسانەی تر کە زیندانی کرابوون هەر لە شێوازی لێکۆڵینەوەکان هەر لە شێوازی و ئەشکنجانی کە بەرامبەر بە کەسانی تر لە ناو سجنی ئەمنی سلێمانیا بەکاردەهات پێم خۆشە بینەران زۆر بە وردی ئەم قسانەی مەوەرگن کە ئێمە ڕازگویانە قسان دەکەین لە مەوزوعەکاندا ئەو ماساتەی بەسەر ئەم میلەتە هاتووە لە عەقڵی بەشەر بەدەرە یەکێ لەو تەعزیبانەی هەبوو عەزیزی من لەو ژووری ئینفرادی کە دەژوور بوو لە یەک ڕیس بەرامبەرەکەمان بەدەستی ڕاستەوە ژووری تەعزیب بوو گوێمان لە نائاه و ناڵەی هەر هەموو ئەو خەڵکە بوو دەیان برنە ژوورەوە و تەعزیبیان دەدان یعنی دەهاتە دەرەوە هەبووە بە دوومانگ هەردوو دەستی ئیشی نەکردەوە کاک مامۆستا شێروان پێنجوینی گەیشێک بوو لە خۆشەویستانی خۆم لەوێ تعارفمان کرد یعنی دوو مانگ نەی دەتوانی سەمون هەڵگرێ دەبوو بە هەردوو ئەژنۆیەکە هەڵیگرێ ئەوەندە هەڵیان دەواسی ئاوا لە دواوەڕە هەڵیان دەواسی تەمەن ڕوت و قوتیان دەکردەوە کارەبایان لە یان لە لێوی یان لە عەورەتی لەگەڵ ڕێزم بۆ عەزیزانم یان لە پەنجەی قاسی کارەبایان لێ دەبەت کارەبا لە یەک کادا کارەبا ئیش دەکا و بە کێبڵ لە دواوە لێیدا ئەوەش هەر کێشە نییە کارەبا و کێبڵەکەش بڕوات هەبێ هیچ زەحمەتێک نەبوو بەو شێوەیە لە چاو ئەو هەڵواسینەی کە ئاوا لە دواوەڕە هەڵیان دەواسین یعنی وەکو بە قولاپی قەسابی چۆنە ئەوە هەڵیان دەواسین ئیتر ئەمە کاتێکیش بانجیان دەکردین سەعات دوی شەو یەکی شەو سێی شەو دەدواوە ئیشی خۆیان تەواو دەکرد لە بازار پیاسەشتی خۆیان تەواو دەکرد یعنی دەهاتن بەسەرخۆشی خەڵکیان عەزاب دەدا بەوەی یعنی بەسەرخۆشی وەکو ئەوانەی ئەم ئیشە دەکەن
ڕویان لە مەشروب شتیوە پرسیارە نەدەکەن دەڵێن ئەگەر بە خەیاڵ چوینە ناو ئەو شتەوایانی هیوایەتمان ئەوەی ئەو کارە جێبەجێکەین کە دەمانەوێ یعنی تەلەذوذیان دەکرد بە عەزابی ئێمە یعنی ئارامیان دەهاتەوە بەوەی کە ئێمەیان عەزاب دەدا لە قمەی گریان و هاواری ئێمەدا ئەوان بە پێکەنین دەبوون کاکە شەید کەیوانیان بردە ناو ژوورێکەوە تەبعاً هەر لە ژووری تەعزیبدا ژوورێککە هەبوو وەکو چوارچێوەی ژوورێککەی گسکە وەکو وابلاتش بێ حەمامێک ئاودەستێک هەبوو ئەمە پێیان دەگوت ناوێن نابوو شیراتۆن بە هەروەکو تعلیقەوەیان وەکو تانەیەک ناوێن نابوو شیراتۆن کاکە کەیوان و یان تەبەن لە هەموو لایەنەکان هەڵیان دەدایە ناو ئەم ژوورەوە ئیتر بە شەو و بە ڕۆژ دەوێت تەعزیب بۆ ئەم ئینسانە گوێی لە ناڵەی هەموو کەس بوو گوێی لە گریانی هەموو کەس بوو گوێی لە ئیعترافی هەموو کەس بوو تۆقاندن تێهەڵدان ئەنجا سەرەڕای هەموو ئەم شتانش یعنی قەسەمەن لا کاکە کەیوان ئەوەی بخۆم زۆر داگام لە تەعزیبی ئەو بوو یعنی گەبردیانە ناو ئەو ژوورەوە کراسێکی سپی لە بەردا بوو تەمان لە بنی دەرگای ئینفرادی گەڕایەوە دوای مانگ و نیوێک گەڕایەوە ئەوە سەیرم کرد لە بنی دەرگاکە ڕەش و سپی لە بەردانی باڵەکە ئەوەندەی ئەسپێ بەجەستەوە بوو یعنی بە هەزارەها بە ملیۆنەها ئەسپێ لە جەستەی ئەم ئینسانەی دابوو بەعنی بە شێوازێک لە ئینسانێکی وڕ لەگەڵ ئەوەشدا الحەمدولله یعنی خۆڕاگەریەکی بێوێنە هەبوو لە ئاستی دڵڕەقی ئەم بەعسیانە تەبانەوە هەڵواسین ئەوە کارەبا ئەنجا ئەداتێکیان هەبوو لە هەردوو نینۆکیان دەکردی ئەوان دەکرد ئەو نینۆکە لە بنێ ڕادەهاتە دەر نازانم بەس شێوازێک بوو یعنی ئیوا هەبوو بە دوو مانگ و بە سێ مانگ و بە چوار مانگ ئەم دەست و پەلەی لە سەرما لە گەرما بەبێ تەداوی بەبێ عیلات بەبێ ئازارشکێن وەرە یەک نینۆکێکت تۆزێکی دەشکێت سە عەزابێک دەخۆی داوەرە هەر بیست نینۆکەکەت دەرێنن چۆن دەتوانی نان بخۆی چۆن دەتوانی هەستی چۆن دەتوانی دەست و چاوت بشۆی ئیتر قەسابخانەیەکە لەلایەن کۆمەڵێکەوە کە ڕاهاتون لەسەر دڵڕەقی ڕاهاتون لەسەر ئەوەی کەوا بەزەیان بە مرۆڤەکاندا نێتەوە ئەوەی بەعسی سووریا ئەگەر بینیمان هیچی کەمتر نەبوو لەم بەعسی ئێرە هەمان تەدیب و هەمان ئەخلاقێت و هەمان بیر و فکرە چونکە هەردووشیان بەعسی بوون و هەردووشیان لەسەر ئەو مەنهەجە بوون کەوا بۆ دژایەتی دین و مەبدە و قەومێتەکان پەیڕەویان دەکرد باشە ئەی شێوازی پێدانی خواردن ئاو یان پێداویستیەکان چۆن بوو لەوێ شێوازی خواردنەوە طبعاً ڕۆژانە ئەوەی ئێمە لە سجندا بووین ڕۆژانە سێ سەمونیان دەداینێ سێ سەمون بەیانەکەی داهات بۆیان دێناین سێ سەمون لە ژووری ئینفرادی گەهندە شتەیە جورئەت ناکەم باسی کەم بەد ناسارین بۆی فلیمەکە بە جوانی بچێتە پێچاوی خەڵک طبعاً لە ژووری ئینفرادی دوو بەتانی تێدا بوو یەک بۆ ڕاخستن یەک بۆ بە خۆدادان ئەویش بەتانێکی کۆنی تەپ و تۆزاوی چۆنی بڵێ ئەوا پیس پڕ لە ئاسپێ ئەوە یەک خواردنەکانیش سێ ستڵیان دەداینێ سێ ستڵ ستڵێک دەبوو لەگەر ڕێزم دەبوو پیسایی تێکەی چونکە بۆت نەبوو دەبوو ڕۆژی 5 دقا کەمتر دەچوێ سەر ئەو دەیگوت 1 2 3 4 تا دەیگوت یا هەستا مەجای نەدەدەی دەست باو بگەیەنی دەبوو لە ژوورەکەی خۆماندا دەست باو بگەیەنی ستڵێک بۆ خواردن یەک بۆ پیسایی یەک بۆ شتەکانی کە دەبوو ئەو سێ ستڵی کۆنە لە ژووردا بوو بەو شێوەیە ئێمە تەعامولیان لەگەڵ دەکردین خواردنەکان واللهی خواردن دەهات هاشای بینەرانی ئەزیز و ئاشای بەڕێستان گۆشت داهات گۆشتی مریشک داهات قەسەمەن بالله نینۆکی مریشکی تێدا بوو ڕی خۆڵەی مریشکی تێدا بوو یعنی بە هەموو شتێکەوە هەڵیان دەدایە ناوە پەڕی مریشکی تێدا بوو بشت گوتە ناخۆم یعنی وان لێ دەکردی گەخۆڵ بخۆی ئەوەندەیان عەزاب دەدای ئیتر نەخواردن بوو نە هیچ شتێکە مشانە بەڕاستی ئینسان لە بەشەریەتی خۆی دەشۆرا لەوێ من لەگەڵ دەرچوومە سجنەوە هەنە بیرێکی چاکەم هەبوو خوێندنەوەی چاکمان هەبوو پێشەوە یعنی لەگەڵ دەرچووم هەتا ئێستاش وەڵڵاهی لە سەدا 90 خەڵک ناناسمەوە تا ئێستاش یعنی دایان بینم ئەوانەی کۆن مەسەلەن ئەگەر یەکێک لە سەمحەڵڵا معەوەق بێت بیناسمەوە یان شێوازێکی تایبەتی هەبێ وئیلا دۆست و عەزیزەکانم هەر زۆر هیچیان ناناسمەوە
یەکێ لەو عازیزانەی لەگەڵم لە زیندانی بوو خۆی گەورە عەفوی کە لەم ڕۆژانە فەوتی کرد مامۆستا محەممەدی شڵماشی خۆی گەورە دەرەجەی عالی کە زۆر جار شعرێکی دەگوت لەوێ دەیگوت ئەی ئەوانەی قەت لە یادەم ناسنەوە ئێستا ببینن ئەرێ دەمناسنەوە قەنا ئەم قسەیە وەم دەزانی قسێکی هەکەزایە بەس لەگەڵ چوومە ناو سجنەوە هاتمە دەر یعنی ئەوەی هەبوو نەمناسینەوە هیچی ناناسمەوە تا ئێستاش ئەگەر گوێیەکم لە دەست داوە گوێیەکەی کەشم لە 150 لە دەست داوە یعنی هێشتا هەر زۆر سەلامەتیشین گە ئەوە هاتووینە دەرێت چونکە برامان هەبوو گە لە ژێر ئیعترافدا مامۆستا جەبار گە بە نازرا بوو مامۆستا هەژار خۆی گەورە دەرەجەی عالیکە وە فیردەوسی ئەعلای شادکە ئەو معلوماتی کە بۆمان هات لە دوای ئەوەی دەستەکانی لە ئیشکەوت لە دوای ئەوەی هەموو بەدەنیان ئەنجل کرد بە تێهەڵدان ئیعترافی هەر نەگەر هەتا عائیلەکان هێنا گوتیان تەعادای لێ دەکەین ئەگەر ئیعتراف نەکەی ئەنجا ئەو ئوسلوبەشیان بەکارهێنا بۆ ئیعتراف پێکردنی ئەو مامۆستا بەڕێزە و دوای ئەوانی ئیعدام کران خۆی گەورە دەرەجەیان عالیکە یعنی ئەوەی لەگەڵ من بوون لە ئیسلامیەکاندا زیاتر لە 120 بۆ 150 نەفەر بەس لە ئەم لە سوورەکەی سلێمانی شەهید کرا ئەوە جگە لەلایەنەکانی کە یەکێتی پارتی حزب شوعی هەمووی لەگەڵ بووم بەڕاستی ئێمە بێویژدانێ باسی ئەوانیش نەکەم کە ئەوانی لەگەڵمان بوون هەمان عەزاب و هەمان تەعزیب بەڵام ئەو کاتە گەر بزوتنەوە ئیسلامی ئەو کات سەری هەڵدا زۆر تند بوون لەسەریان هەتا دوای یەکەدایکەم ئەگەر بخوای گەورە عەفوی کرد بێ یا ڕەبی لەگەڵ هاتمە دەر لە سجن باسی کرد گوتی چوم واستت بۆ بکەم گوتویانە بەس ئیسلامی نەبێ هەموو شتێکی بۆ دەکەین توم وەڵڵا ئیسلامی وتێتی لێی گەڕە هیچ ئەیتر ئەمە وێنەیەکی گچکەی ناو ئەو زیندانە بۆ کە بینیمان بەڕاستی ئێمە خۆی گەورە دووبارەی نەکاتەوە لەسەر میلەتمان یا ڕەبی مامۆستا ئەو کەسانی کە لە زینداندان بێگومان لەبەر ئەوەی کە هەمیشە بیریان لە ئەوە بووە کە خی گەورە ئەیان پارێزێ زۆر جار ئیمانەکان وای لێ کردوون کە بمێننەوە کێ بوون ئەو کەسانی کەوریان ئەدا بە زیندانیەکانیان ئەوەی کە ئێوە ئومێدتان لەوە مابوو کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لە زیندان بێنە دەرەوە و ئیتر ڕزگارتان بێ لەو عەزاب و ئازارە ئەزانی چۆن ئەمە خۆی گەورە بەڕاستی ئەمە شتێکە خوا عەلیمە ئی ناخمە ئەوە سەید ناخمە واللهی خۆم بە مەغدور دەزانم کەوا کۆمەڵێ برای عەزیز و خوژەویستم فەوتیان کرد و ڕۆیشتن بەرەو بەهەشت ئینشاءالله بەڕاستی دوا کەوتم داوا دەکەم لە خوای گەورە لەو کاروانە دوا نەکەوم یا ڕەبی خوایە دوا نەکەوم لەو کاروانە بەو منهەزێکە ئەو عەزیزانەدا بە شەهیدی ڕۆیشتن خوای گەورە لەو پلێش بە نسیب ئێمە بکەی ئێمە کەماینەوە طبعا لە دوای تەعزیب و ئازارێکی یەکزار زۆری خەیاڵی الحەمدولله تەحەولی زۆرێکمان کرد لە فەزلی خوا فەزلی ئەو بوو هاتینە دەرەوە زیندان وای لێ نەکردین ئەمە دیعایە نییە ئەمە تەمەنێکە ئیسەدەمی گەنجی نییە ئەم قسانە زیندان وای لێ نەکردین کاریگەری لەسەر فکرمان دروستکە یعنی من لەگەڵ دەرچوم یەکسا هاتمەوە مەقەڕ یەکتر پێش بڕۆمەوە ماڵ لە زیندانیشدا لە ئەبوغرێب هەر هەمان ئیشی خۆمان دەکرد و هەمان کاری ئیسلامی خۆمان دەکرد لە زیندانیشدا هەر لایەنێک هەر حکوومەتێک هەر کەسێک قەناعەتی وابێ بە زیندان دەتوانێت بیر و فکر دەرێنێ لە مێشکی ئینسان یان خەڵکی بتۆقێنێ واز لەوەی بێنێ کە دەیەوێ یان وازە داواکاریەکانی بێنێ یان بیەوێ سەرکوتیکە ئەوە دەبێت گۆڕ بۆ خۆی هەڵخەنێ دەبێت گۆڕ بۆ خۆی هەڵخەنێ چونکە وەڵڵاهی دوای بەربوونمان گەرمتر بووین لە پێش جیرانمان بڵێ بڵێ مامۆستا کاتێک ئازاد کران چۆن ئازاد کران و هەستان چۆن بوو و پەیامتان چییە بۆ هەموو ئەو دیکتاتۆرانەیان هەموو ئەو زاڵمانی کە ئێستا ئەیانەوێ هەم کەسانی مسلمان ناوبەرن هەموو مرۆڤایەتی و هیچ ڕەحمێکیان بۆ هیچ کەسێک نەمێ دەست لە ئاژەڵ و مرۆڤ و بە هیچ شێوازێک لە هیچ کەسێک نەپارێزن وەکەوەی کە ئێستا ئەیبینین لە غەزە و ئەوەی کە بینیمان لە سووریا ڕوویدا بەڕاستی دیکتاتۆریەت و ئەگەر ئینسان ئەگەر وازی لە خوا هێنا هەر حکوومەتێک دەستی بە دیکتاتۆری کرد ئیتر ڕەحم و بەزەیی و ئەخلاق و قیەم لە هەموو شتێکدا دەشۆرێ یعنی تەسەور کە پێش ئیسلام خەڵکێکە گەزانی ویانە خاوەن شەهامەتە ئازادیان کردو حیساباتیان بۆ کردووە بەڵام ئەمانە ئەمەی ئێستا دەگوزەرێ لە غەزەی بریندارمان خۆی گەورە دەروی خێریان لێوەکاوە لە سووریا بەڕاستی لە
هر همان كارا قال كفر ملة واحدة كفر يك ملة زي بزيدك أمريكا ديبينين لغزة وديبينين لأوي أما قورة بخواني هل دقنا إن شاء الله بأمل بخالقي أعظم إن شاء الله إما كاتي قال سجن بربوين بيجوي بلام بقر آزاد بكرين حكم درين بو أبو غريب يعني روجي محكمة ثورمان لبغداد دوري النوزدة جنزي شيعبون همو جنزي جوان هل لبيشاوي خومان يكسر هل همو إعدام برو بو إعدام برو أو برو بو إعدام يعني برامان هبو كاكا سالمي هولير خواي قورة درجة عليك كاكا رسول أحمد رسول إيرانية أمانة بران باس يعني كرد هقال حكم دران يكسر بخوابا بيكارين وقتنا برو بحشت ما روشتين إن شاء الله وقت أم سلسلة برو بحشت وكوتاي بينايا يعني محكمة دينوسي إعدام برو بدأ نفر 20 نفر 30 نفر برو بو إعدام هر وكو بو قصاب خانة آجاري حاشا عادر بكري وبريكي ولنو أبو غريبش دالة دواوي حكم دراين تحقيق ما لسرنما أمشتانا ما لسرنما لسر يك سلامك لا يكتر لسر يك كلامك زادي وايا ببيلاقو بالليدان العقل بشر بدر عذابيان داين يك نفرك توزي دروني تيكشو ناوي عودة ديوان بو عودة ديوان بيان بوشا وش باسكم أم عودة ديوان لصالي تقريبا نوتوسي لسد ديوارة كان نسيبو يسقط صدام بروخي شتي أوي نسيبو لنو زندان كذا يكسر آقاداريان كردن كار بدستاني زندان هاتن بانجيان كرد برديان طبعا لفش شاوي إيما برديان بياني زو إيما تعداد دكد سرج ميريان دكد إنسان بياني نيورو إوارد بوش دانجمار دين دب أوا إجباري بو هنان لپیش شاوی ایما همو بدن یاشیل و مور کربوا دوایی با پیلاقا بدار لپیش شاوی او همو خلکه وان لکر میزی خوان در خوارد لپیش شاوی او خلکه و بوشویش قوته چی زوری بعثی با سرکدایتی سبعاوی بزرب رای صدام هات نو امنی ابو غریب سر بینای کانیان همو گرد لدوا اوي هر لقاطعي 15 نفر ينبان كر لبيشاوي او هم خلقا قخوي جوري كرمي كر من نبم لقال نسهم با هر القاطع او 15 نفر ينبان كر لبيشاوي هر هموان بانجيان كر بتيان بوزني او بصدام داوتي صدام ديكتاتور وبويا قسم بيقول طبعا اساسي لسه خوينا ما ابو بقول للي عنده برندار بو راي كل حوشه كده هر اوا دوي هنان بعمودك بستيان او بعمودك نو أبو غريب كيستاذ كي بيتا زانمو ولا برشي أحكام خاصة أنت بصلي الرميان كدو وقول لي شي زور اللي داو كشتيان يق من دالي شي جنس خاوني عائلة يعني مالو من دالي جهاتن قتيان لشوية كرة كما قتيان برون لما يتخاني وري قرنوا يعني لصر يق سيق لصر يق نوسينيق قل لبارانيان كلنا أبو غريب دا لدواء أو قد بيصال حكم درا تر أو بخواي جوري كردي لدواء حول صال شتيك كمتر عفو إذا صداموا آزاد بوين بلام أم عفو كيبو يعني لو مدي جمل لسزل دامهم زيادة لبيست عفو إذا كشمولي إيمين ذكره ويشمولي مادة 150,000 أو مادة أو لقانون دزانن سندا شمولي إيمين كرد تا آخري الحمد لله خواي جوري كرمي كرد أو محنة كوتاي بياتو آزاد بوين بەڵێ بێگومان هۆنیا خان ئەمەی کە مامۆستا باسی ئەکات لەوانەیە بۆ ئێمەمانان وەکو فیلمێک بێتە پێش چاومان و لە خیاڵمانە وێنای بکەین بەڵام کاتێک کە ئەوەی سووریاش ڕوویدا و ئەوەی مامۆستاش باسی دەکات دەزانین کە ئەوەی کە کورد بینیوێتی زۆر خراپتر بووە لەوەی کە ئێستا لە سووریا دەگوزارێت دووە بە ئەوانیش خراپە بەڵام ئەوەی کە مامۆستا باسی دەکات تەعزیبی کارەباییان لێداون و هەڵیان واسیون لە دواوە یعنی شتانێکن کە بە باسکردنەکەیشی موچورکە بە گیان تادێت بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد قادر کە بە حەمە سووری سجن ناسراوە زیندانی سیاسی بوو کە لەم تەوەر لەگەڵمانە بوو بەهێوەی ئازادی بۆ هەموو ئەو کەسانی کە بە زۆڵ مستەمگیراون هەموو ئەو کەسانی کە لەسەر نەتەوایەتی لەسەر ئیسلامی بوون بەداخەوە سا لە سجنەکاندا لەژێر تازی بدان خۆی گەورە وەکو چۆن دیکتاتۆری سووریای ڕوخان هەموو دیکتاتۆری ئاو کۆتایی پێبێنێ بۆ ڕۆژێک ڕۆژان ببین کە غەزەش لە دەست ئەو مستەمەیان وڵاتانی عەرەبی ئەوەی کە ئێستا تیا دەگوزارێنەمێنێ خۆی گەورە
هەموو ئەوشی کە مامۆستا چەشتێتی بیکا بە توێشێک بۆ قیامەتی سپاسێکین کە لەم تەوەرە سەرڕای هەموو ئازار و ناخۆشیانە توانی ئەو یادەوەریان لەگەڵ ئێمەدا باس بکات. بەڵێ لەوانێ باسکردنیشی ناخۆش بێ بوو ئەو بەڵام ئەوە ڕووداوێکی حەقیقی بووە کە لەوانەیە بۆ گەنجانی ئێستا زۆر گرنگ بێت کە باز بکرێت کە کورد ناخۆشێکی وای بەسەر هاتووە.